ئەمە گرنگێکی زۆرمان بۆ پەیوەندیدی ئیسلام و ئاژەڵاوە لە ناو بروشەرەکەمانە بەشێک دوو بەشمان بۆ ئەوە تەرخان کردووە لە ناو لیژنەی باڵای کەمپینەکەیە بەڕێز دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانیمان لەگەڵایە بەڕێزی مامۆستای زانکۆی سەرۆکی لیژنەی فتوایە مامۆستای ئاینیە بۆ ئێمە زۆر گرنگە ئەم بە بەرپرسایەتیی ئەخلاقی بەرپرسایەتیشی ئاینیشە ناو ئاینی ئیسلام پڕە لە چیرۆکی زۆر جوان و سەرنجڕاکێشی مامەڵەکردنی ئاژەڵان 6 سوورەتی قورئانی پیرۆز بەناوی ئاژەڵەوە کۆمەڵێک زیاتر لە 200 جار ناوی ئاژەڵ ئەوەندەی من بزانم هاتووە هەم لە قورئان هەم لە حەدیث کۆمەڵ چیرۆکی جوانمان هەیە خەڵک لەبەر ئاوان بە سەگێکی تین و لە بیابانێکا چۆتە بەهەشت و ژنێک لەبەرەوەی کە پشیلێکی سزن کردووە تا مردن چۆتە دۆزەخ چۆن ئەم چیرۆکە جوانانی ناو ئیسلام زیندوو بکەینەوە چۆن مامۆسایانی ئاینی چۆن میدیا بەڕێزەکانی ئێوە میدیای حیزبی ئیسلامیەکان ئەم دیوە جوان زۆر جوان و شەوقەی کە لە ناو ئیسلامایە دەری بخێن بەڕاستی مامۆستا بەڕێزە ئاینەکان لە وتارەکانی هەینیانە لە وتارەکانی تەلەڤیزۆنیانە بۆ ئەم چیرۆکە جوانانەی هاوسۆزیکردنی ئاژەڵان ناژێڕینەوە بۆ وانەکەین مناڵەکانمان خوشکمان دایکمان و کوڕەکان و کچەکانمان لەگەڵ ئاژەڵەکان بەسۆز بن یاوە ئەوە باشترین فرسەتە و بخێرشی گەورەیە و ئاسوودەیەکی ڕۆحی زۆر گەورەیە مامەڵەکردنی تەندروست لەگەڵ ئاژەڵ.